بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قوتابیانی عزیز، سلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێت. خۆشحاڵین کە لەوانەیەکی دیکەدا بە خزمەتتان گەیشتینەوە لە زانستی قورئانی پیرۆز کە لەو دەرسەیەماندا چەند زانیاریەک پشتیوان بە خوای پەروەردیگار باز دەکەین کە پێویست دەکات زانیاریەکان بنووسنەوە هەر بە کورتی، کە دەرسی ئەو ڕۆمان بریتە لەوەی کە قورئان بە چ زمانێک دابەزیوە کە هەمومان دەزانین کە قورئان بە زمانی عەرەبی هاتۆتە خوار، کە هیچ گومانێکی تەواو تێدا نییە. بلیسان عەرەبی مبین، قورئان بە زمانی عەرەبی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بە زمانێکی فەسیح و بەلیغی زمانی عەرەبی هاتۆتە خوار. ئەوە معلوماتی یەکەم کە هەمومان دەیزانین. معلوماتی دووهەم، ئەو مەلائیکەتەی کە وەحی هێناوە گومانی تێدا نییە، بە نەسی قورئان جیبریلە سەلامی خوای لەسەر بێت کە خوا دەفەرمێت نەزەلە بیه الڕوح الئەمین، ئەو قورئانە هێنراوەتە خوارێ بەهۆی ڕوحی ئەمینەوە، بەهۆی جیبریلەوە کە مەلائیکەت و فریشتەیەکی ئەمین و وەخوای پەروەردیگار بە ئەمینی زانیوە و ئەمانەتی وەحی بۆ پێغەمبەری ئێمە و بۆ پێغەمبەرەکانی دیکە پێسپاردۆن. کەواتە قورئان بە زمانی عەرەبی هاتۆتە خوار، و هەروەها ئەو مەلائیکەتەی کە قورئانی هێناوەتە خوارێ جیبریلە، و ئەو شوێنەی کە قورئانی لێ هاتۆتە خوارێ قسەی تێدا نییە، هەمومان دەزانین کە مەککەیە، و لە مەککەش یەکەم کۆمەڵە ئاەت کە خوای گەورە ناردنیە خوارێ بۆ پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم لە ئەشکەوتی حیرا بوو. ئەوە جارێ بە لەسەر ئەوانە بوەستین. قورئان بە زمانی عەرەبی هاتۆتە خوارێ، بەڵام زۆر جار پرسیار دەکرێت بۆ وەڵاممان چی بی ئەگەر کەسێک پرسیاری لێکردین بۆچی قورئان بە زمانی عەرەبی هاتۆتە خوارێ. تەوەن وەڵامەکانی زۆر ڕوونن. یەکەمیان تەمەن زمانی عەرەبی بە ئیعترافی هەرچی زمانزانی دنیا هەیە، ئەوانەی عەرەبن و غەیری عەرەبن، فراوانترین زمانە کە بۆ هەموو شتێک وشەیەک یا چەندان وشەی هەیە کە ئەوە بۆ قورئان زۆر پێویست بوو کە ئەوەی لە عەرەبیدا لە ناو زمانی عەرەبیدا هەیە لە هیچ زمانێکی دیکەدا نییە. بۆیە هۆکاری قورئان هاتنە خوارەوە بە زمانی عەرەبی یەکەمیان ئەوەیە کە تەوەن فراوانترین زمانە لە جیهاندا. دووهەم، لە کەعبە تەوان کە عەرەبی تێدا نیشتەجێ بوون ئەو کاتە قورئان هاتە خوارێ، نیشتەجێی کەعبە عەرەب بن، بێگومان دەبێ ئەو زمانەشی کە قورئانی پێدا دەبەزێ هەر عەرەب بن، بەڵام خوای گەورە بۆچی کەعبەی هەڵبژار؟ بێگومان لەبەرەوەی کەعبە کەعبەتوڵڵای لێبوو و خەڵکی بە موسڵمان و غەیرە موسڵمانەوە هەتا بتپەرستەکانیش مەککەیان بە پیرۆز دەزانی سەردانی مەککەیان دەکرد، بۆ لاقی خۆیان بە قاچی خۆیان بە پارەی خۆیان دەهاتنە مەککە، و لەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاکترین دەرفەتی بۆ ڕەخسە کە دەعوە و بانگەوازی تێدا بکا، کە هەمومان دەزانین تەوان زۆرینەی خەڵکی و بە تایبەتی ئەوانەی کە لە مەدینە بوون بە موسڵمان یەکەم جار و بوونە بەردی بناغە بە دەوڵەتی ئیسلامی بۆ حەج و زیارەتی کەعبە هاتبوونە مەککە، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەمی پێیان گەیشت لەوێ داعوەی کردن. بۆیە هۆکارێکی دیکە ئەوەیە کە قورئان لە کەعبە هاتۆتە خوارێ، لە مەککە هاتۆتە خوارێ، لەبەرەوەی خەڵکی زۆر سەردانی کەعبە دەکەن و دەرفەت و هەلێکی زێڕین بوو تا لەوێ وە داعوە بکرێت. خاڵێکی دیکە، هۆکارێکی دیکە ئەوەیە کە عەرەب تەوان تەعەسسوبی و دەماری عەرەبیاتیان بە قووەتە. ئەوە واقعە ئەگەر قورئان بە زمانی عەرەبی نەبایە بە هەر زمانێکی دیکە بایە، ئەوەندە خەڵکەی ئیمانیشیان بە پێغەمبەر هێنا صلی الله علیه وسلم لەوانەیە ئەوەندانەش ئیمانیان نەهێنابایە. ئەوە هۆکارێکی دیکە.
هۆکارێکی دیکە دەبێ بزانین قورئان کە بە زمانی گەلێک هاتە خوارێ بەڵگە نییە لەسەر ئەوەی کە گەلەکە لە هەموو خەڵکی باشترە. بەعەکسەوە خی گەورە دەفەرمێت ئێمە قورئانمان بە زمانی عەرەبی ناتۆتە خواری بۆی عەرەبەکان ژیر بن، عەقڵ بن، یعنی عەقڵیان لاواز بووە، وەک دەڵێ هەزمیان نەدەکرد پێغەمبەر بە زمانێکی دیکە بێت، قورئان بە زمانێکی دیکە بێ پەیڕەویشی لێ بکەن. بۆیە طبعاً قورئان کە بە زمانی عەرەبی هاتوۆتە خوارێ بەڵگە نییە لەسەر باشی عەرەبەکان کاتی خۆی بەنو ئیسرائیلی کە پێغەمبەریان زۆر لە ناودا هاتوون و کتێبەکانی خۆیان بە زمانی خۆیان هاتوون، بەڵگە بووە لەسەر کەللەپوتی و لەسەر عینادیان. کام گەلە زۆر عیناد بوو بێت و زۆر خراپەکار بوو بێ پێویستی بە پێغەمبەری زۆرتر و بە بەڵگە و معجزەی زۆرتر هەبووە. بۆیە عەرەبەکان لەو کاتیدا پێی دەگوترێ پێش ئیسلام پێی دەگوترێ سەردەمی جاهیلی، سەردەمی نەفامی، کە قەومەکانی دیکە هەرچۆنێک بێت پەیڕەویان لە دینێکی ئاسمانی دەکرد. جوولەکەکان ئەگەر بە شێواویش بە، مەسیحیەکان ئەگەر بە شێواویش بە، بەڵام خەڵکی مەککە و عەرەبەکان خاوەنی هیچ دینێک نەبوون، لە ڕووی ئاینیەوە زۆر دواکەوتو بوون، پێویستیان بەوە بوو پێغەمبەر لە خۆیان بێت و بە زمانی خۆیان لەگەڵیان بدوێ. خاڵێکی دیکە کە پێویستە واقعیانە تەماشاکەین، خۆ پێغەمبەری ئێمە پێغەمبەری هەموو جیهانە. قورئان کەلامێکە، قسەیەکە، بەرنامەیەکە، شەریعەتێکە، تەنها بۆ عەرەب نییە، بۆ هەموو نەتەوەکانی دیکە. خۆ لەناو هەموو نەتەوەکاندا حتمما خی گەورە دەبێت زمانێک هەڵبژێرێ، بەڵام خی گەورە وای کردووە کە قورئان بەڵێ بە زمانی عەرەبی هاتوۆتە خوارێ، بەڵام بە هەزاران خەڵک کە عەرەب نییە لە عەرەبەکان چاکتر قورئان فێر بووە و توانیویانە چاکترین و باشترین لێکدانەوە بۆ قورئانی پیرۆزیش بکەن. ئەگەر سەیری مێژووکەین، سەیری تەریخکەین، ئەوانەی کە خزمەتی ئیسلامیان کردووە زۆرینیان غەیرە عەرەب بوون تا عەرەبەکان، و ئەگەر زمانێکی دیکە باە بەبێ گومانی بەو شێوازەیە خزمەت نەدەکرا. پرسیارێکی دیکە کە پێویستی بە وەڵامە ئەوەیە کە ئەی خوا بۆچی کەعبەی هەڵبژارد، بۆچی لە شوێنێکی دیکە وەحی نەنارد؟ بێگومان ئەوەش واقعە و عیلم و ئەوانەی کە لە جوغرافیا شارەزان کەعبە چەقی تەمەن زەویە، ناوەڕاستی زەویە، ئەوە یەک وەکو باسشمان کرد کەعبە و ماڵی خوای پەروەردیگاری لێ کاتی خۆی ئیبراهیم دوعای کردووە خەڵک بەرەو کەعبە بچێت و دڵی بۆ کەعبە بجوڵێ. ئەو تامەزرۆیی و حەزەی کە خەڵک هەیەی بۆ کەعبە بۆ هیچ شوێنێکی دیکە نیەتی. بۆی خوای گەورە قەدەری وابوو کە لە ناو مەککە پێغەمبەر بنێرێ تا زۆرینەی خەڵکی بەلاقی خۆیان بچنە بەر دەستی پێغەمبەر و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێوە دەعوەیان کات. ئێستاش خەڵکی لە هەموو دنیادا دەبینین چۆن بە تامەزرۆییەوە و خەڵکانێکە مولتەزیم و پابەندیش نین زۆر بە دین و بە ئیسلامەتیەوە، بەڵام حەز و تامەزرۆیان هەیە بچنە کەعبە و زۆر جاریش چوونە کەعبە و عەمرەکردن و بینینی ئەو هەموو خەڵکە بۆتە هۆکاری ئیمان هێنان و پابەندبوونی زۆرێک لە خەڵکی. پرسیارێکی دیکە کە ئاگاتان لێی بێت، تەوان قورئان چەندی پێچوو تا هاتە خوارێ؟ تەوان هەمومان دەزانین 23 ساڵی پێچوو لە ئەوەلی بوون بە پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم تا هاتنە خوارەوەی کۆتا ئاەت و وەفاتی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم 23 ساڵی پێچوو. لە ماوەی 23 ساڵدا خوای پەروەردیگار قورئانی پەیتا بە پێی پێداویستیەکان دەناردە خوارێ. ئەوجار ئایا قورئان هەمووی بەیەکەوە هاتوۆتە خوارێ یا بە پچڕ پچڕی هاتوۆتە خوارێ؟ قسەی تێدا نیە. تەورات و ئینجیل کاتی خۆی کە خوا ناردوونی هەمووی بەیەک جار دابەزاندوون. تەورات بەیەک جار فێری موسا پێغەمبەر کراوە. عیسا سەلامی خوای لەسەر بێ هەر کە لەدایک بووە وەکو موعجیزە تەوراتیشی لەبەر بووە و ئینجیلیشی لەبەر بووە، هەر لەگەڵ لەدایک بوونی ئینجیلی لەبەر بووە و جیبریل فێری کردو هەر لە ناو سکی دایکیدا یا لەسەر بێشکە. ئەو تایبەتمەندی خۆیان هەیە چونکە طبعاً تەورات و ئینجیل نە ئاەت و نووسراوەکانیان هێندە زۆرن و نە وەکو قورئانیش کتێبێکی هەمیشەی و بۆ هەموو خەڵکن و لە هەموو سەردەمێکدا خوای گەورە نایهێڵێتەوە. بۆیە خوای گەورە ئەوانی هەمووی بەیەکەوە ناردۆتە خوارێ، بەڵام قورئان پچڕ و نێوانە جارجار بۆ پێغەمبەری ئێمە هاتۆتە خوارێ
صلى الله عليه وسلم. پرسیارێکی دیکە ئایا قورئان لە چەند شوێندا هەیە ئێستا؟ وەخوای گەورە بە جۆرێکی دیکە بڵێن بە چەند شێوەیان لە چەند جێگا قورئانی دابەزاندووە. ئەوەش پرسیارێکە پێویستی بە وەڵامە کە قورئان بەڵێ کتێبی خوای پەروەردیگارە. خوای پەروەردیگار بە 3 جار دایبەزاندووە. جاری یەکەم لە خۆیەوە بۆ لەوح المەحفوظ چۆن ناردوێتی کەس نایزانێ، بەڵام ئیجماع و یەکدەنگی عولەمای لەسەرە کە قورئان کەلامی خوایە، سیفەتی خوایە. خوای پەروەردیگار یەکەم جار هەر هەمووی لە لەوح المەحفوظدا نووسیوەتەوە. لە چ ساڵێک و لە چ ڕۆژێک و لە چ مانگێکدا معلوماتمان نییە. جاری دووهەم خوای پەروەردیگار هەر لە مانگی ڕەمەزاندا لە یەکێک لە شەوەکاندا کە شەوی قەدرە، بەڵام کام شەوەیە بە دەقیقی بەبێ گومانی ئەوەشیان نازانین، چونکە بەپێی حەدیثەکانی پێغمبەر بێ صلی الله عليه وسلم شەوی قەدر گۆڕانکاری بەسەردادێ. ئەو شەوەی کە قورئانی تێدا هاتۆتە خوارێت دڵنیاین مانگی ڕەمەزانە، لە مانگی ڕەمەزاندا لە شەوی قەدرە و لە شەوە تاکەکانی کۆتاییدایە، بەڵام بە دەقیقی و 100% کام شەوەیە نازانین. بۆیە قورئان بۆ ئاسمانی دنیاش لە شوێنێک کە پێی دەوترێت بەیت المەعموور، بەیت المەعموور جێگایەکە لە ئاسمانەکاندا، بەیتێکی لێ، ماڵێکی لێ، مەلایکەتەکان تەوافی لێ دەکەن، هەروەکو چۆن لە کەعبە لە مەککە کەعبەی لێ و مسلمانان تەوافی لێ دەکەن. جارێکی دیکە خوای گەورە لە لەوح المەحفوظەوە قورئانی دابەزاندۆتە ئەو بەیت المەعموورە. ئەوە جاری دووهەمە هەمووی بەیەکەوە لە مانگی ڕەمەزاندا. جاری سێهەم دابەزینی سێهەم پێغمبەر خوای پەروەردیگار یەکەم کۆمەڵە ئاەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ سەر پێغمبەرمان ناردە خوارێ صلی الله عليه وسلم، کە ئەو ئاەتانەی سەرەتای سوورەتی علق اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. یەکەم کۆمەڵە ئاەت لە شەوی لەیلەة القەدردا هاتوونەتە خوارێ، کەواتە کاتێک لە قورئاندا دەگوترێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر، بێگومان ئێمە قورئانمان ناردۆتە خوارێ لە شەوی قەدردا، مانای ئەوەیە کە ناردوومانەتە خوارێ بۆ لەوح المەحفوظ یەکەم جار لە خۆیەوە. خوا جەل جەلاله بۆ لەوح المەحفوظ دەگونجێت لە شەوی قەدردا بێ، و مانای ئاەتەکەی ئەوەیە کە ناردوومانەتە بەیت المەعموور، ئاسمانی دنیا هەموویمان لە شەوی قەدردا ناردۆتە خوارێ، بەڵام لە بەیت المەعموورەوە کە جیبریل بۆ پێغمبەری ئێمە هێناویەتی تەنها 5 ئاەتی یەکەمی لە شەوی قەدر و لە شەوی ڕەمەزاندا هاتوونەتە خوارێ. هەموو قورئان لە ماوەی 23 ساڵدا بۆ پێغمبەرمان صلی الله عليه وسلم هاتۆتە خوارێ. کەواتە قورئان دەرسی ئەو ڕۆمان ئەوەی کە پوختەی دەرسەکەی ئەوەیە قورئان بە زمانی عەرەبی هاتۆتە خوار، لەبەر کۆمەڵێک هۆکار کە باسمان کردن ئەوانە پێویستن بۆ کەسە مولحید و ئیمان ضەعیف و لاوازەکان کە زۆر جار قسەی لەسەر دەکەن بۆچی قورئان عەرەبیە و بۆچی پێغمبەر عەرەبە. دووهەم بۆچی خوای گەورە کەعبەی مەککەی هەڵبژارد بۆ پێغمبەرایەتی و بۆ ناردنی وەحی شوێنێکی دیکەی هەڵنەبژارد، ئەوەشمان وەڵام دایەوە. پرسیارێکی دیکە کە پێویستی بەجوابە چەند ساڵی پێچوو تا قورئان هاتە خوارێ، 23 ساڵ. کێ قورئانی هێنا خوارێ بۆ پێغمبەر صلی الله عليه وسلم؟ جیبریل. چەند جار بە قورئان دابەزیوە؟ 3 جار، جارێک بۆ لەوح المەحفوظ ئەوە یەک، جارێک بۆ بەیت المەعموور بۆ ئاسمانی دنیا، لەوێشەوە جارێکی دیکە بۆ سەرزەوی کە ئەویان بە 23 ساڵ ماوەی هاتنە خوارەوەی قورئانەکە تەواو بووە، کە هەموو ئەو قسانەی کە کردمانن چەندان ئاەت و فەرمودەی پێغمبەری خوای لەسەرن صلی الله عليه وسلم کە لەبەر درێژ نەبوونەوەی بابەتەکە درێژەی پێنادەین و ئاەتەکان باز ناکەین. ئەوەی کە ماوەتەوە لە دەرسێکی دیکە وەڵامی دەینەوە و پرسیاری زۆر لەسەر دەکرێت کە بتپەرستەکانی مەککەش کاتی خۆی هەمان پرسیاریان لە پێغمبەر دەکرد صلی الله عليه وسلم، دەیانگوت باشە ئەگەر تۆ وەکو موسا و عیسا پێغمبەری و ئەگەر قورئانەکەی تۆش وەکو تەورات و ئینجیل کتێبی خوایە، بۆچی تەورات و ئینجیل بەیەک جاری هاتنە خوارێ بەڵام قورئانەکەی تۆ
بە 23 ساڵ ئەو جار هەر هەمووی تەواو بوو. بۆچی قورئان ئەگەر کەلامی خوایە وەکو کتێبەکانی دیکە بەیەکجاری نەدا هاتە خوارێ، حکمەتی نەهاتنە خوارەوەی قورئان بەیەکجار یا هاتنە خوارەوەی قورئان بە پچڕ پچڕی لە دەرسی داهاتوودا باز دەکەین. پشتیوان بەخوای پەروەردیگار. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.